بسم الله الرحمن الرحیم ضمن آرزوی قبولی طاعات بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لەگەڵ ئارەزووی قبولبوونی ڕۆژ و پەرستشی هەموو لایەک بە لە بەرچاوگرتنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمساڵ مەراسیم بۆ ڕۆژی جیهانی قودس بەڕێوە ناچێت لە پێناو سەلامەتی مسلمانان هەموو چالاکیەکان لە فەزای مەجازیدا و لە تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبوک و ئینستاگرام و تێلگرام و هەروەها تۆڕە کۆمەڵاتەکانی دیکە بەڕێوە دەچن. بۆ یادی ئەم ساڵی ڕۆژی جیهانی قودس هاشتاگی کۆڤید-19 لە فەزای مەجازیدا بڵاو دەکرێتەوە کە بوو مانایە دێت چۆن کۆرۆنا ئەم ساڵ هەمووانی گیرۆدە کرد. ئەگەر نمونەیەکی وەکو کۆرۆنا بهێنینەوە ئەوە ئیسرائیلە وەکو چۆن کۆرۆنا ژن و منداڵ و گەورە و بچووکی کوشت. ڕژێمی ئیسرائیلیش هاوشەوەی کۆرۆنا خاکی فەلەستینی داگیر کرد و دانیشتوانەکەی کوشت و خوێن ڕێژی ئەنجامدا. بۆیە چۆن هەمووان دەستیان ناوەتە ناو دەستی یەکدی بۆ لە ناوبردنی کۆرۆنا بێگومان دەبێت بۆ لە ناوبردنی ئیسرائیلیش بە زووی هەمووان دەست بنێنە ناو دەست. همه باید با هم متحد بشیم برای نابودی اسرائیل به زودی انشاءالله.